بله تماشاوان ایجا جاره کردن راوشا کرکوک بتایبتی باشور کرکوک سیاستا تعریب کرنه تهجیر کرنه لشینا بحثی کرنه تشیع کرنه ایدی بوی رنگی خلک راسن ویده وره کو تاپو ین راش بوانده وران هنه و عرد وانه بابو کالن وانه زفرین سر الدخواه علبن هاورده ین اینای بدویا لباشر و نواراستا عراق کو نامونه لویده وره اینانه لسر عرد کردان ظلمه دکن وی عردی تعریب دکن داگیر دکن روژا سی جشنیه گلو او خواب مسلمان جی دزانن چه بتو چه عردی کسی کدی به زوره داگیر بکی و به حرامی برهمی وی عردی بخوی هدی روشا کرکوک دورین کردستانی به وی آوایت گرف عقلیت بردام دیتا ابدیت کردن خرابتر دبقات ناگورید میوانه کم یه هجای گلک جالا منوی با آوی که میدانی جی بحث روشا کرکوکی کریه برس عرفان کرکوکی او سروی که پارتیا گلیا ترکمانیان هاستود گی میوانه منه کاک عرفان بخیر بید زور سپاس کرکوک روشێکی دراماتیکی هەیە هەنی ڕۆژ بە ڕۆژ ڕەوشەکە خراپتر دەبێ باشتر نابێ عقلیەتی سەردەمی بەحسی و سەردەمی حراس قەومیەکان و سەردەمی پێشتریش ئێستاش لەگەر بێ لە کەرکووک جێبەجێ دەکەێت بە ڕۆژی ڕۆناک و بێگومان حکوومەتی عێراقیش تا ئێستا هەڵویستێکی کۆنکرێتی جددی نییە حتا ئەو هەموو هەوڵە ناقانونیانە دژ بە پێکاتە ڕاستەنەکانی کەرکووک دەدرێت بە پاڵپشتی بێجگە لە یاساکانی سەردەمی بەعس هیسوپا و هێزەکانی حەشدی شەعبیە ئەم تابلوێ چۆن لێی دەدەیتەوە بەڵێ زۆر سپاس بۆ کوردستان کەناڵی کوردستان 24 بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست جێژنەش لە هەموو خەڵکی کوردستان و عێراق پیرۆز بێ دیارە ئەوانەی کە ئیستا جارێکی تر تعریب دەکەنەوە کە هاتوون لە دووەم ڕۆژی جێژنی پیرۆزدا کە ڕۆژێکی پیرۆزە هاتوون پاساو بۆ ئەو تعریبەیە خۆیان دەم دەبایە بە هاتنابایە داوای لێبوردنیان لە خەڵکی پەلکانە و خەڵکی منتقە کوردستانەکان بکرد باە بیان گوت بە ئێمە ناحەقین ئێوە صاحب حەقن کە ئەمە هاتوینە خەڵکی خاکی ئێوەمان داگیر کردووە بە ناحەقی جارێکی دی ئێمە لە مادەی 140 تعویزمان وەرگرتووە هاتوینەتەوە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئیستا دەیبینین ئیداری خۆسەپێنڕای بەسەر خەڵکی کەرکووکدا بە تایبەتی ڕاکان سەعید هیچێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئیستا تعریب لە کەرکووک بەردەوامە لەگەڵ ئەوەشدا سوپای عێراق و حەشتی شعبی پیشگیری ئەو عەرەبانە دەکەن لەو فەراغە ئەمنی کە هەیە ئیستا لەو منتقەیە تعریب بەردەوامە بۆ ئەوەی کە پاساو بێنەوە بۆ خۆیان و پیشگیریان دەکەن بەڵام دەبێ حکوومەتی ئیتیحادی بەخۆیدا بچێتەوە چکە لە بەرنامەی بەڕێز محەممەد شیع سوودانیدا ئەوەیە کە مادەی 140 جێبەجێ بکرێت بە هەر سێ فەقەرەکەیەوە بەڵام بەداخەوەی کە ئیستا دەیبینین ئەوەی کە مافە بۆ خەڵکی کەرکووک نەگەڕاوەتەوە شەرعیەت بۆ خەڵکی کەرکووک نەگەڕاوەتەوە بگرە لەگەڵ ئەوەشدا تعریب زۆر بەردەوامە ئیستا خەڵکی پەلکانە گوناحیان چییە لەسەر زەویزاری خۆیاندان بگرە نەکو بەس شوێنەکانی تریژ منتقەی تۆبزاوە یای چی ترکەلان یعنی مناطقی تورکمانی گوندنشینە تورکمانەکانیش هەتاکو ئیستاکە هەتاکو ئەو ڕۆکە عەرەبی هاوردە و عەرەبی تر زەویزاری تورکمانیان لەگەڵ کورد داگیر کردووە بە پاساوی ئەوەی کە ئەمە وەختی خۆی دراوەبان بەڵام ئەوان تاپۆی ڕەشیان هەیە ئەوان بەناحەقی لێیان سێنراو دراوەتە خەڵکی تر بە پرۆسەی تعریب بەڵام ئەوەی کە ئێستا لێرە دەیبینین تعریبە دەمانگەڕێنێتەوە بۆ مڕەبعی یەکەمی پێش 2003 پێش پرۆسەی ئازادی دەمانگەڕێنێتەوە بۆ فەقەرەی سفر ئەوەی کە ئێستا ڕوودەدا بەڕاستی بە بەرنامە ڕێژ دەکرێتن دەرحەق بە خەڵکی کەرکووک کوردستانیان من لێرەوە سوپاسی جەنابی سەرۆک بەرزانی دەکەم سوپاسی بەڕێز کاک مەسعود بەرزانی دەکەم سەرۆکی حکوومەت هێرەمی کوردستان کە دوێنێ ڕاستەوخۆ پەیوەندی کرد بە هێزەکانی پێشبڕکێی کوردستان لەو محوەرەدا بۆی کە بەهانای ئەو خەڵکە بگەڕێن بۆەوەی کە ماف بۆ خەڵکی کەرکووک بگەڕێن بۆ ئەوەی کە جارێکی تر ئومێد و دڵنەواویدایەوە بە خەڵکی کەرکووک لە مەناتقەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەناتقەکانی مەشمولن بە مادەی 140 ضمنی دەستوری عێراق ئەگەر حکوومەتی عێراقی دەوێت ئیستیقرار لە عێراق هەبێتن دەبێ پابەند بێ بە جێبەجێکردنی دەستور ئەویش مادەی 140 لە دەستوری هەمیشەیی عێراقدا وئیلا ئێمە لێرە چاوەڕوانین حکوومەتی ئیتیحادی بێتە سەرخەت پابەند بێ بەو ئیتیفاقی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بۆ جێبەجێکردنی هەموو بڕگەکانی مادەی 140 بۆی ماف بۆ کەرکووک و کەرکووچەکان بگەڕێتەوە جارێکی تر نەهامەتی و تعریب و تەبعیز بەسەرماندازان نەبێت بێدوانیە ئەوەی ئێستا لە کەرکووک جێبەجێ دەکرێت بێجگە لەوە سیاسەتێکی تعریبە سیاسەتی تەبعیسە بە فۆرمێکی نوێ لە چارچێوەی سەرکردایەتی پارێزگاری سەپێنراوی کەرکووک ڕاکانجبۆری بێگومان ئەوەی کە فعلا لە حەوێجەیە خۆش ئەزانی ڕابردووی ئەو چوونە نابینی کە فعلا هەر بەو عەقلیەتی جارانەوە کە برا تعامل دەکات حکوومەتی عێراقیش بەم شێوەیە تعامل دەکات
بەڵێ ئەوەی کە ئێستا لە کەرکک دەگوزارێتن دەرحەق بە کەرکوچیەکان و دەرحەق بە مەناتقە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەشمول بە مادەی ١40 بە هەمان عقلیەتی شۆڤینێت بە هەمان عقلێتی تاگرایانە حکومڕایانی ئەو منتقە وای بیر دەکەنەوە بۆیان دەچێتە سەر لەبەر ئەوەی کە ئێمە ئێستا مەشمولە بۆ ئەوەی کە بە مادەی ١40 جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوان ئستیغلالی ئەو زەرفە دەکەن ئەو هێزانەی کە هینایتیانەوە منتقەیە حەشدی شعبی تەواجدی هەیە لەو منتقەیە بەداخەوە ئێمە دەڵێن سوپای عێراق و موسساتی ئەمنی عێراق دەبێت خزمەتی ئەمنیەتی وڵات بکە نەکو بچێ ببێ بە تەرەفێک بۆ ئەوەی کە ناحەقی بەرامبەر خەڵکانێک پیشان بداتن کە ئەو خەڵکە لەسەر خاکی خۆیەتی لەسەر زەوی زاری باوک و باپیرانی خۆیتی بەداخەوەی کە دەکردن ناحەقی ئێمە وەکو پارتیگەری تورکمانی بەڕاستی ئیدانەی ئەو کارە نەجیبانە دەکەین ئەو کارە دەکەین کە ناقانونی نادەستوریە دەرحەق بە خەڵکی پەرکانە دەکەن ئێمە وەکو پارتیگەری تورکمانی و لە دوێنێشەوە ئێمە لەگەڵ هەموو موسسات و منەظەماتی نێودەوڵەتی لە پەیوەندیدان بۆ ئەوەی کە ئەوە بگەینەوە کە زەخت بکرێتن لە حکوومەتی ئیتیحادی پابەند بێ بە جێبەجێکردنی مادەی ١40 چونکە ماف و شەرعیەت بۆ خەڵکی کەرکوک و کەرکوچەکان دەگەڕێتەوە لێرەوە دووبارە دەڵێمەوە سوپاسی سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان کاک مەسعود بەرزانی دەکەین کە خەمخۆرە بۆ کەرکوچەکان خەمخۆرە بۆ مەناتقەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆی مافەکانیان بۆ بگرێت و بۆی کە شەرعیەت و ماف بۆ ئەو خەڵکانە بگرێت و بۆ ئەوەی کە جارێکی تر تەعریب و پرۆسەی تەعریب زاڵ نەبێ بەسەر خەڵکی کەرکوکدا. ولی خۆ دەزانین کاک عیرفان کەرکوک قوڵای استراتیجیە بەنسبەت هەرێمی کوردستان و سەرکردە سیاسیەکەی بەڵام لە ئێستادا لە کەرکوک ڕەوشەکە بەم شێوەیە حتا تورکمانیش نەک تەنیا کورد تورکمانەکانیش ڕوبەڕووی ئەو سیاسەتی تەعریبکردن و داگیرکردنی زەوی زارەکان بوونە وەکو پێشتر خۆت وتی یانیام عەرەبانە لە چارچۆی مادەی ١40 تعویز کراون ڕۆیشتونە بۆ سەر زەید و بابی خۆیان کە لە ناوەڕاست و ژێری عێراق جارێکی دیکە بە شێوەیەکی تر دێنەوە سوپای عێراق و هێزانیەکان پشتگیری دەکەن کەواتە ئەمە بخۆشی علامەت استیفام نییە کە منزومەی دیفاعی ئێستای عێراق توزێک وەکو ئەوان جارانە نەبووتە منزومێکی نیشتیبانی ڕاستەقینە؟ بڵێ ئەوەی کە ئێمە دەیبینین منظومەی دیفاعی لە عێراق دەبێت دیفاع لە خاک و نیشتیمان بکاتن نەکو ببێ بە تەرەفێک بە ناحەقی بێت ببینێ خەڵکانێک هاتوون خاکی خۆیان نییە ئەردی خۆیان نییە ئەردی زراعی خۆیان نییە بیکێڵن ئەوانش لە پشتەوە تەپتەپە بە پشتیانە بگرن پشتگیریشیان بکەن و هەماهەنگیشان کار ئاسانیان بکەن ئەو چەکەی بەدەستیان و ئێستیغلالی بکەن بۆ مەرامێکی نانبەجێ بۆ مەرامێکی تەعریبانە بۆ مەرامێکی ناقانونی بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەکرێتن بە هەمان شێوە مناطقە تورکمانیەکان ئێستا کو ئشارەتم پێدا یایکی ترکەلان حتا منطقەی تۆبزاوە ئێمە مناطقمان مشتەرەکە لەگە کورد هەردوو منطقەکانمان داگیر کراوە تعریب کراوە حتاکو ئێستاش عەرەبەکان ئەو عەردە دەکردن بەداخەوە دەڵێم هەندێک حزبی تورکمانیمانێ هەتا ئێستا بێدەنگی پیشان دەدەن لە کەرکوک هەتاکو ئێستا دەبینن خەڵکی ئێمەی تورکمان دێن مزەکەرات دەنووسنەوە داوای مافی خۆیان دەکەن دەڵێن حتاکەی ئێوە بێدەنگن بەڵام ئێمە وەکو پارتیگەری تورکمانی ئەکتیڤانە بەردەوامین لەگەڵ خەڵکی خۆماندا بەردەوامین بۆی ناحەقی ئەوان بگەینە حکوومەتی ئیتیحادی و مافەکانیان بگەینە منەظەماتی نەودەولی لەگەڵیشیاندا ئومە متحیدە بۆ ئەوەی کە ئەو مافە بگەڕێتەوە بۆ کەرکوچەکان هەندێک ئەطراف و هەندێک لایەن دەڵێن مادەی ١40 وەختی بەسەر چووە و کاتی نەماو ئێمە لێرەوە دەڵێن ئەگەر عێراق دەیەوێت استقرار و ئەمان و ببێتە سەمامی ئەمان یەکەم شت ئەوەیە حکوومەتی ئیتیحادی دەبێ برگەکانی دەستور جێبەجێ بکە لەگەڵیشیاندا بە تایبەتی مادەی ١40 چونکە خەڵک مافی زەوت کراوە خصوصا ماناتقە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەمن و ئاسایش و ئاشتی بگەن داواش دەکەم لێرەوە هەموو حیزبە لایەنە کوردستانەکان پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن یەکریزی و تەبایی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بتوانێت دیفاع لە مافەکان بکات چونکە ئێمە مەرجێ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانە موسساتی شەرعیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بەردەوامە بۆ ئەوەی کە قوت و بودجە و مافەکان بۆ خەڵکی کوردستان بگەن لەگەڵ ئەوەشدا مادەی ١40 کە ئێستا ئەولی جارانەی کە پێکهاتوون لێرەشەوە داوا دەکەم حکوومەتی ئیتیحادی ئەو ژوورەی ئۆپەراسیۆنانی کە دانراوە بۆی کە مشترێک لەگەڵ هێزی پێشبڕکێی کوردستان بە هەمانگی بۆی کە ئەو فەراغی کە هەیە لە نێو ئەو منتیقاندا بۆی پڕ بکرێتەوە جارێکی تر ناحەزان و تعریب نێن خۆیان فەرزکەن بەسەر خەڵکی کەرکوک. دوێمات بۆ پرسێکت مەبەستمە بکەمە پرسیاری بۆ بەرز کاک عیرفان مەسەلەی گەڕانەوە بوو موسساتە شەرعی و فەرمیەکانی هەرێمی کوردستان وەکو تۆتی حکوومەتی هەرێم هەیە وەزارەتی پێشمەرگە هەیە وەزارەتی ناوخوایە دەستەی ناوچە کوردستانیەکان هەیە
تا چەند گرنگە یعنی هەموو لایەنە سیاسەکان لە چارچێوەی ئەم فۆرمە یاسایی و شەرعیە تعامل لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ ئەو ڕەوشە تەسعیدە بکەن کە لە ناوچە کوردستانیەکان هەیە، نەک وەکو 16 ئۆکتۆبەر تاک لایەنە تاک شەخص بچن لە ژێرەوە بە سەفاقاتی جیاوازەوە تا ئەمە بەسەری خەریک بێت. ومێدی خەڵکی کوردستان وبێدی خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان کە مەشمولە بە مادەی ومێدیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و مؤسساتی شەرعی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار جەنابی کاک مەسعود بەرزایی، چونکە ئەوان داکۆچکەری ڕاستەقینەن بۆ مافی خەڵکی کوردستان بە پەرۆشەوە بە دڵسۆزیەوە بە خەمخۆریەوە دەڕوانە مافەکانی خەڵکی کوردستان چ لە ڕووی ئیداری بێت چ لە ڕووی سیاسی بێت چ لە ڕووی کولتوری بێت چ لە ڕووی دابینکردی بودجە و بژێوی ئەو خەڵکە چ لە ڕووی مافەکانی کە لە بەغداوە داوایان دەکرد کە ڕۆژانە دەبینین وەفدەکانی ئێمە مفاوەزات کە بەردەوامە جەنابی سەرۆکی حکوومەت ڕاستەوخۆ سەر خەتە بۆ مەوزوعە بەڕاستی ئەمە ئومێدێکی گەورەی داوە بە خەڵکی کوردستان بۆی کە ئەو مافەڕەوانێک ئێمە بە دەستور و بە شەرعیەت بۆمان دەگەرێتەوە بەڕاستی ئەوە دەبێ ئێمەش وەکو لایەنە سیاسیەکان وەکو کورد وەکو تورکمان وەکو کوردستانیەکان بەگشتی لە پشت حکوومەتی هەرێمی کوردستان بوەستین پشتگیری بکەین بۆ هەنگاوانە بۆی کە ئەو قەوارەیە هەمووانە قەوارەی هەرێمی کوردستان هی هەمومانە دەبێت ئەو حکوومەتە وەکو گلێنەی چاومان بپارێزین چونکە ئەوە مستەقبەلی ئێمە و ئایندەی ئێمەیە. وەلا کەرێمە باسی کەرکووک بکەین بێگومان پێک هاتەی ڕەسەنی کەرکووک هەیە لە کورد لە تورکمان لە ئاشووری لە سەریان حتا لە عەرەبیش عەرەبی ڕەسەن هەیە خەڵکی و ناوچە خوش خەڵکی و ناوچەن ئەنی خۆت ئەزانی حکوومەتی عێراق مەسەلەی مادە دەستوریەکان یەکێک لە مادەی 140 زیاتر لە 50 مادە کە پەیوەستن بە بەهێزکردنی سیستەمی فیدرالی تا ئێستا جێبەجێ نەکراوە. یعنی تاچان گرنگە خەڵک پێک هاتە ڕەسەنەکانی کەرکووک خاوەنددارێتی لە خاکی باو باپیریان بکەن لە ڕەسەنایەتی خۆیان بکەن لە ناوچەیە ئیدی پێکەوەی ڕوبەڕووی ئەو سیاسەتە تعریبە مەترسیدارەی ئێستا کە ڕوبەڕە بوویان بیکەن ینی بخۆیان. کاکاوکار ئێستا ئەگەر ئێمە بڕوانی لە ناو وەزعی ناوخۆی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبر هەتاکو ئەوڕۆ خەڵک ماندووە نەفسیەن ماندووە بۆ لەبەرەوەی دەبینێ تاکلایەنە حکمڕایانی دەکرێتن تورکمان و کوردە موسساتی ئیدارەی کەرکووک ئیشتراکاتێک مشارەکەیەکی فعالی ئەوتۆیان نییە کە ئێمە دەڵێن ئێمە دەمانەوە حکوومەتێکی شەراکەی وەتەنی پێکبێنین بەڵام لە کەرکووک نە شەراکەت هەیە نەپێکەوە ژیان هێ بە ئاستە موسساتی ئیداری کەرکووک دەبینین تاکلایەنە هەندێک خەڵک حکمڕایانی دەکاتن تورکمان لە موسسات لاوەنراوە کورد لە موسسات یعنی کە تۆ دەبینی تاکلایەنە حکمڕایانی دەکرێتن خەرچی کەرکووک مافەکانی زەوت کراوە لە ڕووی ئەوەی کە ئیشتراکاتێکی ئیداری شەراکەتێکی وەتەنی تەرسیخی پەیوەندەکان ئێمە دەبێ جارێکی تر کۆکو کوردستانیان وەکو خەڵکی کەرکووک جارێکی تر دەبێ بگەڕێنەوە ئاشتی و پێکەوە ژیان و تەرسیخی پەیوەندێ ئەزەری تاریخەکانمان بگەڕێنەوە بۆ ئەوی کە ئەو فەراغێکی ئێستا لە کەرکووکەیە تاکلایەنەیە ئێمە عەرەب کورد تورکمان کردو عاشور ئێمە لە یەک تێدەگەین خەڵکی ڕەسەنی کەرکووچین پەیوەندی تاریخیمان هەیە لاکن مع الأسف هەندێک خەڵک لە دەرەوەی کەرکووک لە خواروی کەرکووک هاتوونە سیاسەتی تعریب و پشتگیری هەندێک لایەن دەکەن لەسەر حسابی خەرچی کەرکووک و خەرچی کەرکووکش ئەوە قبول ناکاتن لە حقیقەت. کەواتە لەسەرەمە خۆتە زانی سیاسەتی تعریبکردن لە کەرکووک سیاسەتی 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵی پێشێستا نییە ئەسەن ئەم سیاسەتی عێراقی ئێستاش نییە پێش دروست بنیام عێراقە سیاسەتی تعریبکردنی ئەو ناوچانە هەر هەبووە لەم دیوێ حەمرینەوە و هەر کاتێک ڕەخسابێک کەرکووکی وەکو قومبەلێکی تەوقیت کرا و بەڕووی ئەو هەموو عەرەبە هاوردان ئەو عەقلیەتە شوڤینیە تەقیوەتەوە کە ئەنی بوو دەسەڵاتداران عیبرەت لەوە وەرناگرن کە چەند هەوڵیان داوە سیاسەتی تعریب بسەپێنن بەڵام وەکو بڵقیسەر ئەو بووە هەر دڕوفێک هەر گۆڕانکاریەک هاتوتە پێشەوە کە عێراق بەردەوام لە گۆڕانکاریدا خۆتە زانی یەکسەر ئەم سیاسەتە سەر و ئەوراز بووە. بەڵێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ تاریخ و بۆ تشکیلکردنی دەولەی عێراقی لە سەرەتای تشکیلکردنی دەولەی عێراقی بگەڕێنەوە بۆ هەندێک ئەجزایی کە لە وەقایع عێراقی کە ئەو کاتی دەرچووە هەندێ زەوی وزار کە ئیستاش بە بەڵگە لامانە کە بافە بۆ خەڵکی کەرکووک تایبەتی کورد و تورکمان هەندی عەرەب هاتبوون داوایان دەکرد وەکو من وەکو مزەکەرات احتفاظم پێکردێتە ئەوڕۆ لە وەقایع عێراقی هەندی عەوائلی عەرەبی لە خواری کەرکووک لە مەناطقی حەویجە داوایان کردو هەندێک زەویزار بکردنەوە خاوەنەکەیان خاوەندارەکان کە کورد و تورکمان و نەیان فرۆشتووە بگەڕێنەوە بۆ ئەو تاریخە لە سەرەتای دامەزراندی دەوڵەتی عێراق چ جای بگرێت دوای ئەوە پرۆسەی تعریب دەستی پێکرد ئەوەی کە ئێستا هەمومان دەیبینین لە کەرکووک ناڕەواییە ناحەقیە کە دەکرێت بەرامبەر بە کورد و تورکمان
و هەندێ برای عەرەبیشمان لە کەرکووک کە ڕەسەنن لەگەڵ ئێمەدا دەژین ئەوانیش هەندێکیان مافیان زەوت کراوخرا ئەوانیش لەگەڵ ئێمە دیفاع لە مافەکارمان دەکەن دەبێ ئێمە یەکگرتوو بین ئەو یەکگرتووی ئێمە ئەو داخوازیانی ئێمە بەرامبەر حکوومەتی ئیتیحادی کە خۆی دەبینێتەوە لە مادەی 140 دەبێت جێبەجێ بکرێتن ئەگەر مادەی 140 بە هەستێ برگەکەیەوە جێبەجێ دەکرێتن یعنی عێراق ئیستیقرار بەخۆیەوە نابینێتن ئەوەی کە دەیبینن بگرە خراپتریش ئێستا ئێمە دووەم ڕۆژی جێژن دەبینین بەداخەوە خەڵکی منطقەی پەلکانە جارێکی تر هێرش دەکرێتە سەریان حکوومەتی عێراق بەڕاستی دەبێ بێتە سەرخەت بە زووترین کات بۆ ئەوەی کە غورفەی ئۆپەراسیۆن دروست بکرێت هێزی پێشمەرگەی کوردستانیش لەو منطقەیە بە شەراکەتی بە تەنسیق ئەو منطقەیە بپارێزن بۆ ئەوەی کە فەراغی ئەمنی نەمێنێت. زۆر بەرز عێرفان کەرکووکی سەرۆکی پارتیا گەلیا تورکمانی gelek spas kaki fan bi hivya serîncata bû aliyên peywendîdar bû çavatke çareserkirina rewşa Kerkûkê gêştibî.